لە ڕۆژی یەکەمی مانگی مەیدا کرێکاران بەیاننامەی جیهانی خۆیان ڕادەگەێنن. دنیایەکی بێ چەوسانەوە، دنیایەکی بێستەم، بێ شەڕ و کوشتار و خوێن ڕشتن، دنیایەکی بێ جیاوازی و هەڵاواردن، دنیایەکی بێ باڵا دەستی و ژێردەستی، دنیایەکی بەدوور لە سوکایەتی و تەحقیر، دنیایەکی لێوا و لێوی بەهرەمەندی، نان بۆ هەمووان، کار بۆ هەمووان، شادی و بەختەوەری بە یەکسان بۆ هەمووان، خوێندن بۆ هەمووان، دکتۆر و دەرمان بۆ هەمووان، عەداڵەت بۆ هەمووان، بەرابەری بۆ هەمووان و ئیمکانی گەشە و هەڵدان و خەلاقیەت بۆ هەمووان. کرێکارانی کوردستان با لەو ڕۆژەدا لەم قوشبنەی جیهانەوە دەنگی خۆمان تێکەڵ بە بانگەوازی جیهانی کرێکاران بکەین. با دەستمان بدەینە دەست هاوچینەکانمان هەتا پشتینەی سووری یەکگرتن بە دەوری گوێزەوێدا بکێشین. بژی یەکێتی جیهانی چینی کرێکار، بژی دنیای بێستەم و چۆسانەوە.